ئەمە بەرنمەیە کە ئێمە ڕێکخراوی پاو بە هاوکاری ڕێکخراوی NPA نەرویجی لە سلێمانی ئەنجامی دەین و لە نۆ پارێزگایتری عراق بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی جەمعی ئەمەلی عراقی. ئەم بەرنمەی ئێمە لە پار ساڵەوە دەستی پێ کردووە بۆ ماوەی 2 ساڵ ئەخایێنێت بە ڕاپرسی بۆ 250 کەس بۆ مقابلەکردن دانانی لژنەیەکی هەماهەنگی لە ئەنجومەنی پارێزگا و میدیاکاران و مامۆسای زانکۆ و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بۆ جێبەجێکردنی ئەم بەرنمەیە. بەرنمەکە بەشداری پێکردنی خەڵکە لە دەسەڵات لە ڕێگای کۆبوونەوە کۆنفراس پێدانی پرۆژە لەم بوارانە هەروەها دەست پێشخەریەکان کە ئەوانش ئەچنە بواری جێبەجێکردنەوە لە ئەم ساڵدا. ئێمە ئەمڕۆ سێ پرۆژە دراوە بە سێ ڕێکخراو دوای ئەوەی کە کۆمەڵ ڕێکخراو پرۆژیان پێشکەش کردووە لەلایەن لژنەیەکی تایبەتیەوە سێ پرۆژە هەڵبژێراوە کە پەیوەندی هەیە بە بەشداری پێکردنی خەڵک، یەکێک لە چەمچەماڵ، یەکێک لە سلێمانی، یەکێک لە گەرمیان.